لكردستان آرام لهوليرا پایتخت سپیده هوا باش بیتن لدماهی که هفته جارکادی پروگرام بیانی بسیار هتا خدمت هواین هشام خوش بی بیت خازم هوا افرو روزکا پرید دستکفتو باشتر لصباهی هبیتن شکر سپیده تا باش بیتن شونی دیرین خیرات یه احوال زور سپاس هر بجید سلاوتان لی به برزانم کاتتان باش یواداریم باش و دلخوش بن لەگەڵ هاوکارم دێرین ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادە کردوون لە تەوەری یەکەما باز لە فیلم فیستیڤاڵی زاگرۆز دەکەین کە بە شێوەیەکی ئۆنلاین ئەم فیستیڤاڵە ڕێکخراوە میوانی تایبەتمانە بێ لە وڵاتی فەڕەنساوە و گفتوگۆی زیاتری لەسەرەکەین لە تەوەری دووەمیشە باز لە گرنگی هونەری شێوەکاری دەکەین جا دێرین پێم باشە لە هەواڵی کەشوهەوا دەست پێ بکەین چکە کەشوهەوا ناجێگیرە شاکر ئەڤڕۆ سەرما بوو بەتاکید ساردیشە بێ بەپێی بەشی پێشبینیەکانی کەشوهەوا لە وەزارەتی گواستنەوە گەیاندنی هەرێمی کوردستان ئەمڕۆ پێنجشەمە کەشوهەوا بەردەوام باراناوی دەبێت لە ناوچە سنووریەکان و ئەو ناوچە شاخاویانەی بەرزیان لە 1400 مەتر بەرزترە بەفر دەبارێت هەر بەپێی پێشبینیەکان بەیانی هەینی کاریگەری شەپۆلەکە نامێنێت بەڵام پلەکانی گەرما هەر بە نزمی دەمێنێتەوە و لە هەندێک ناوچەش پلەی گەرمی لە خوار سفر دەبێت. بله شکر جا هم دچینه محابات روشالات کردستان لشار محابات روشالات کردستان بشانگاه برهمت خمالی هاته و کردنو چندین برهمت خمالی جویره ده هاته نمایش کردن ام پیک و بینر بین پێنجەمین پێشانگای کاری دەستی و بەرهەمی خۆماڵی ناوچەی مکریان لە شاری مەهاباد کراوەتەوە. ئەم پێشانگایە بە بەشداری زیاتر لە 100 هونەرمەند و بەرهەمهێنەر بۆ ماوەی هەفتەیەک لە تەلاری وەحدەتی شاری مەهاباد بەردەوام دەبێت. بەرهەمەکانی ناوچەی مکریان هەروەک فەرشی دەستباف، هەنجوونی تەبیعی، جاجم، کولی سەنای دەستەکانی ناوچەی مکریان و شاری مەهاباد کە پێکهاتووە لە 100 غورفە لە تالاری وادەت لە ڕێکەوتی 13 ڕێبەندان تا تقریبا 20 ڕێبەندان بەردەوامی هەیە. لەم پێشانگایەدا هەر لە فەرشی دەستچن و جاجم و حەسیرەوە تا بەرهەمی دار و شوشە، مس، سفاڵ، ڕێزین و سرامیک و جل و بەرگ و جانتا و کڵاو و دەستکێشی دەستچن و دەیان جۆر بەرهەمی کاری دەستی و بەرهەمە خۆماڵەکانی وەک هەنجوینی سروشتی نمایش کراون وەک زۆربەی چالاکیە کۆمەڵایەتی و ئابوورەکانی دیکە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئافرەتان ڕۆڵێکی بەرچاو و سەرەکیان لە پێکێنانی ئەم پێشانگایشدا هەبووە. یەک دانە لە کارگاکانی سەنایە دەستی مەهاباد کارگای سوپاڵی شەرمین کە ئەو کارانە تۆلید دەبن 0 تا 100 بەکاری دەست دەناسرێ و تاڕاحەکانی هەموو اختصاصی تاڕاحی خۆمانە بە تەواوی ذهنیەتی شخصی خۆمان کە ئەو کارانە ئیجراکراون و ئەو کارانە چەندانە نیشانی میلیان وەرگرتووە دەسەتی کشوەریدا و چەندانەشان بۆ نیشانی جەهانی بەڕێکراون. لە ساڵانی ڕابردوودا و بەهۆی دۆخی خراپی ئابووری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاوڵاتیان زیاتر ڕوویان لە پیشەی بچووک و کاری دەستی کردووە. بەڕێوەچوونی ئەم پێشانگایانەش دەرفەتێکە بۆ ناساندن و بە بازارکردنی بەرهەمەکانی ئەم هاوڵاتیانە. کامیل بۆکانی، کوردستان 24. جشکر لآکره لزانکویا آکری ورکشوپک هاته ساز کردن به مبستا هندێک و ڕزگاریا دەرونی دوێ ورکشوپێ دا ئەوە دەستەواژەوان بوو و چەند مامۆستا و نوژدارên دەرونی بەشداری vê ورکشوپێ کرد بۆ ئەوەی بزانن چارەسەرên vê نەخۆشی و چونە زیاتر ڕوونکردنەوە بدەنە قوتابیە و خێزانە. لجیر دروشمه رزگاریات درونی لناو هولدا مامۆستا و فەرمانبەر و قوتابیên زانکویا ئاکرێ yên li hev cemiyayîn. Ku têda kesên bi spor, edbiyavê destnîşankirina nexweşiyên derûnî da û vedîtina çareseriyan babetên xwe xal bi xal pêşkêş kirin.
مدوید واسه بودیار که اینکه هر درونی تب حزبی دی سرکفنی تب پتر بن دی هر واسه پتر خوشی بوی وقتی بیا بیتول کلیه وان و پیمانگی بردام بیت دا دی چه درون ات آزاد تر بیت وی حضرت صافی تر بن گل هندی تو وی هست تب قوت تر بن و گل هندی رفتارات و کنترل کی اتهم بر خصنا وان جوره چالاکیان دا آلیه پیرابویدان دیار کرن که وان دویتن بریا وان ورکشوپان مورالک ارینی لدف خیزان خواه یا زنکوی برجسته بکن مرم جوه ورکشوپ اوه که کار بیتا کرن لسر مورا و درون کارمندت زنکوی اینجا چه مامستا بن و چه فرمانبر بن چه قطابی بن قطابین بشدار بوی لناف وی ورکشوپی دا بو شاری و گهداریت کرن جبر کو بابت لسر چوانیا دست نشان کرنا چهار سریان دهات شروع کرن و اما که قطبی گلک بویستی و سمیناره هینه درونی بوچی چون که افور کشوبه ده استفاده مکد با ازمانا و هم با قطبی که آیا درونی ویده چاوا کد کنترل سر درونی خو کد به هبونا تکنولوژیا سردمو حوجداریا هی پیت وین جانه و که کدوی ورکشوپی داده هات نشاندان نخوشین درونی لسر آست جهانی یه بربز زیده بونه چن نخواست من لاف گنجان که ناوی تمنی دا زودتر روپروی آستانگین درونید بن برای خصنا وی ورکشوپی زانکو آکرید ویتن که قطابین خو اتهمبر نخوشین درونی دا هشیار بکته و لسروی چنده که اف نخوشین هنید پیشیوانا دا جبو گهشتن با آرمان جان نبنه ریگر آری حسین کلسان 24 آکری لەم چەند ساڵەی کۆتایی بەپێی قسەی شارەزایان سینەمای کوردی بەرەو پێشوونی بەخۆیەوە بینیوە هەموو ساڵێک بەردەوام فیلم فستیڤاڵی جیاواز ئەنجام دەدرێت یاخود دەرهێنەرە کوردەکانمان دەچنە فستیڤاڵەکانی دەرەوە سینەما هونەرە هونەریش جیهانیە لەم تەوەرەمان باز لە فیلم فستیڤاڵی زاگرۆز دەکەین سیمۆن سولێمانی ڕێخەری فیلم فستیڤاڵی زاگرۆز لە وڵاتی فەڕەنساوە لەگەڵمانە کاک سیمۆن بەیانیت باش هیوادارین زۆر باش بی تەبەن لە کوردستان کەشوهەوا دیسانەوە ساردی کردوێتەوە حەزەکەم باسێکی کەشوهەوای فەڕەنسان بۆ بکەی ڕۆژ باش دەم باش بۆ هەموو بینەرێن عەزیز دەلال و کوردستان ئەمڕۆ زمستانە هەلبەت کەشوهەوا زۆر ساردە و لێ کوردستانê avînê germ e biharê xweş e zivistanê sard e çar cûre reng heye bes li Ewropa betîj li Parîs li Parîs xabin tim sard e keş û hewa hiç nexweş e li ber ew her xweş e باشە کاک سیمۆن با بچینە سەر تەوەرەکەمان باسێکی فیلم فستیڤاڵی زاگرۆسم بۆ بکە belê Zagros Film Festival festivalekî online her sal mengî sibat temamê mehê sibat bi temamî filmên Kurdî bi binivîsa îngilîzî awayekî bêpere û vekirî bo her kesî em durust dikin û armancê me sereke bo ku welatê me perçebûyî ye sînemagerên me belavbûyîne û zimanê me gelek deveran qedexeye li gelek deveran organizekirina festîvalan xebatên kulturî em bentêkirî bi destê dagiran lê bi xebatekî online em dixwazin hemû wan sînoran pişkênin û bigêjin temam Kurdan û me ya yekem festival organize kir 170,000 insan temaşe kirin îsal jî em dibêjin 500,000 û yekê sifatê me festîvala dest pê kirin û niha jî dewam dike vês bê me bipirsin min carden statîstîka nêrî gelekî yani بەڵێ بەڕێ سیمۆن ئێجاگەت بۆم بێژی divê festîvalê da çend film beşdarin 20 filmên Kurdî ji 4 perçeyê Kurdistanê heta ji 5 perçeyê Kurdistan em li vê derê ber ku li Ewropayê jî diasporayê cemîn perçe qebûl dikin û li ber 20 film vekirîne lê her sal
وسامة دكتور مثلا سالا بوه سالا بار وسا فستيفال يا جواب شري ديجي دايش شريجين إيسال جي فوكس على مثلاته بتايبتي جي روشة كولبرين استاني للسر استاني سينوري إيسال جي هم ها بيست فيلم كردي أوايد أونلاين بالتكنولوجيا كإشباري إنما حزانة بتكتيش كردانه باش کاک سیمۆن فیلمەکان هەمووی کوردین یاخود ئەگەری وڵاتانی تریش بەشدارە لە چەند وڵاتی ترەوە بەشدارن سەرلێدان زێدە ئەم تەنیا فیلمێک کوردی یانجی فیلمێژ سینەمای کوردی دەژبێرن چیم دنجی خۆ دەرفەت دەبێت بەشداری فەستیڤال ناونەتەوەی ڕابەری سینەماگەران لێ ئاسیا کورد دەرفەت بنێ امجد خوازم فستیوال اونلاین فیلم کردی را طرفت کفات کیوکه وکو اف سینوری فکری نافبر کلتورا کردیجی کلب شوپیا کردیجی به وقت اینا کردم وشنک من دیت گلک باقیان یکم جار جلات کردی فیلم کشکن و تایبەت یا فیلم لەسەر ژیان خۆشەڵات هەرێما مەریوە یا ئورم سەقز یەکەم جار بهی وان تشتا بەڵێ بەڕێ سیمۆن مەرجە ئەف فیلمێ divê فیستیڤالێدا بەشدار هەمی فیلمێت نیبن بۆ me dem û şerd û surût tunene teniya şerdê festîvala me li فیلمên Kurdî bin, Kurdan bin û ji xwe pêşbir kir li gel festîvala me tune. Em teniya nîşandana dikin, fîlmên herî zêde tên temaşekirin wan haber dikin, fîlmên qada navneteviya sînemageriyê de asteke bilind em dixwazin pêşberî Kurdan bikin. Lê em her festîval tenê Tatas Tariya sinemaya Kurdî dedim kesekî sadece em hazır din magerekî lê wekî dinê her tişt online e dawiya me em wek komeliya sinemager Kurd a Paris em li Paris Redariya Parisî li gel civata derê em şeva gir festîvalê dikin û em sinemagerên ên Kurd ên der ji dünyayê jî gelek bigar li Parîsê ne davetî festîvala xwe dikir van fîlmên Kurdan vê xezmeta kulturî pêşkêşî wan jî کاک سیمۆن ئەو لیژنەیە کە هەڵسەنگاندن بۆ فیلمەکانەکەن لە چێ پێگاتون یاخود دەبێت چی تایبەتمەندیشیانە بێ بەڵێ çar kesê sînemager hene taybetî jî kesên di warê sînemayê de doktora kirine li ser sînemayê dike çar kes em gorî temaya wê salê em fîlman qebûl dikin helsanginek li ser yek fîlm çê dike jan fîlm îsa pê nîşandan jan fîlm bo saleke din pêhiştin kîjan fîlm ya nîşandana salon pêjatin gel hev vê şetkin lê ya me temama gelek basît e armaj nîşandana fîlman e û konseptekî diyar dikin herçeyek Kurdistanê wek fokus dikin pêş çavê xwe wekî din fîlman dişmêrin û binenivîsa kilîzî şer her binenivîsa fîlmê tune be em dikin û lê dikin çimkî nîşandana fîlman carna ji perçeyên din nakin yek jî gelek tenek bi zimanê dayîkê perwerde nedî ew jî lê binenivîsî be bi saya wê her kes tûşê fîlman bike û wan fîlman gorî dilê xwe xam bike û têkê û belav بەڕێ سیمۆن ئەم دێ زڤڕینە جەمتەم بەحسی راپۆرتەکە دیاخۆ بکەین جارەکە دی ئەم بزڤڕین
دناف کەمپێن ئاوارە و گوندێن ئێزدیاندا بازارێ گەڕۆک هەیە کو هەر دووشەمبێ لە جەهێکی تێچەدیچن و کەلوپەلێن جۆراوجۆر دوو بازاریدا تێنەفرۆشتن خوزان دوکانێک دەبێژە ئەم نزیکی هەفتا ترۆمپێلانە و بوونە میانە خێزانێکی بە هەڤڕا و ئەم کارێ دیکەین و ژێدەری ژیانە خۆ پێ پەیدا دکەین. ئامادەکاریان خوا دەکەن بەری خەڵک بهێ کەلوپەلێن خوا حازر دەکەن خالێت ئاوارەی شنگالە سەرێ چەندین ساڵانە ویژی دوکانە خۆیان گەڕۆک لە ناوی بازاریدا دانایە بووە ژێدەرەی ژیانێ ژێرا تەوی ماندیبوونێ لێ دبینا کارێکی پیرۆز دکە خەڵک زاهوێ سەردان ئامادەگەلێن بابەتێن ما هەمووت ئەرزانن تشتێ فلکلۆریم تینن تشتێ نەتەوەین تینن وەکە گوتی لالیش و تشتێ لالیشیوان وەگیری دایستینم و چەندین بابەتی دیژی قۆماش و جلوبەرگ و جا و بازاری گەڕۆک هەردووشەم لە جێکی دێتە دیتن بتری حەفی ترۆمپێلانە هەر ترۆمپێلێک کەلوپەلەک دناافدەیە ڕێژە هەریمەزن جوان گرنگیدانە تشتێن خۆمالی ئاشکی مەیال خەتارێ داون و ساوارێ خۆمالیە کوردیام چێتکەنی و ئەرزانە و هەموو گونداژیم چینێ گروپێمەیە وی مناسبە خۆمالیە و تشتێ ئەسلیە دۆر دو سال از بێدرێ شغلم بێژن سوکات دشەمێ نەحیا بەعادرێ دۆر دو سالان بێدرێنە معیشتا ئەمە پێت بێ و چایە قەحوەیە کەبەچینۆ نسکافی برش فرۆشن باقلن بیرۆکاوی کاری شەش کەسان دەست پێ کرد ڕۆژ بۆ ڕۆژێ زێدە دەبن چەندین ساڵن بەردەوام خوددانێنوان دوکانە لە هەفتوو کۆم دەبن هەر یەک جوان ژێردەڤەرێکەیە و کەلوپەلێن جۆرا جۆر دەفرۆشن و نانێ ژیانێژی پەیدا دەکەن ئەو جهێن و ئەف بازارێ گەڕۆ قەستاوان دکە حتا کو نەبێ دۆراوان خەڵکەوێتە ڤەر چاڤرەیە و ئەف بازار قەستا دەڤەراوان بکە ji ber ku her kelûpelekê bixwazin li vir heye û bi bihayekê guncayî jî dikirin. Marşingalî Kurdistan 24 Nehya Beedrê. Bica kerem şakir ez naxwim baba bibûre qisirî efûke. ناساییە کاک سیمۆن دووبارە سڵاو لێبێ ئەگەڕێمەوە بۆ لای تۆ کاک سیمۆن ئەگەر فیلم سازێک بیەوێت بەشداری لەو فیستیڤاڵەیە بکات ئەبێ چی بکات؟ ئەساس فستیڤالی تایبەتی سەرلێدانەکە وەختێکی دیارکردی ئەمە لیژنەیە ئەمە وەختە کۆنسەپت و تەمایە ساڵی دیار دکەم ئەم بخۆ دیگەکەرم و دناوبەرە وان سەرلێدەی دەیجی ئەم وان دژبێرن خۆ پێشتا ئەم وەبسایتە فستیڤالیدا کۆنسەپتە ساڵانە و ناڕۆکە فیلمان دیار دکن و گۆرێ وێ سەرلێدان تەنیا شەرێک مەزن هەیە ئەمە ئەوی جیهڤەکردن بۆ سینەماگەرێن ژن ژنێن کورد فیلم کرا کێشا بن جارنا کێشەی تەکنیکی دبینین جارنا کێشەی زایەندی دبین جارنا کێشەین جۆگرافی دبین ئەم پچێکی وا ڕێ لە پێش وان خەباتên ژنان جوێ دکن و فیلمێ وان زەدەتر میسال ئی سال دەرهێنەر هەنە هەشت جوان جنن و ئەم لیژنە وەختە کوپان نرخاندنان دکە و پێشیە فیلمên بژارتە چێ دکە وان شەرد و مەردن بەڕێ سیمۆن divê fîstîvala filman da ev fîstîvala bo filmên dirêj e yan filmên kurt e yan jî herdûkin belê festîval e û filmên kurt filmên dirêj belgefîlm filmên ceribandî filmên fiction hene filmên dokümanter hene ئەمە ئەم وێ کۆنسەپتە سینەمایا دنیای دە چه هەبەم وان هەموویان نیشان دەدن لێ وەکی من گوت یعنی شەردێ مەزن بلا فیلمی کوردا بە و یا دویەم جی گۆری کۆنسەپتە ساڵانە ئامادە بە و ئەم بنەنویسین ئینگلیزی لێ دخن و ڕابەری سینەماگەران دکن ئەمە مەسەلا فستیڤالێن کو ئەم ئانها دنیایدا وەک سینەماگەر فستیڤالان تەمامی شۆپینم جانەش بەشتر دبم لە ئەوروپا لە دنیای فستیڤالی هەری مەزن ماکسیموم 3000 پلێ تیکت
دفرۆشن و فیلمێن تەماشاکردن ئەو فستیڤالان زێدەتر لە جیهن ساڵۆنانە تێن وی باژار و لە ئۆتێلا دەبینن فستیڤالی دشۆپینن لە یامە کووردا ئەو فەرسەند زەدە نییە مثلا لە دنیای فستیڤالە هەری مەردما کوردان فستیڤال فیلمان ئادهۆکیە و هەر نکارە بەش جانا پێشین تەکنیک هەنە ئابووری هەنە سینۆری هەنە هەنە ساڵا پار 173,000 ئینسان بێ مەسر بێ پرۆبلەم بێ پۆلیتێکنیکی بەشداری فستیڤال نەبوو ئیسال ژەم پارتێ زەدەتر بەرک و دنیا گلۆبالیزە بووە شتی کۆرۆنای شتێدی قادا مەدیای ئەرنەتێ بجیە حتا gelek üniversite li ser internet ser qet perwerdaya xwe şopînin hemû akademî ser qet keşiyên xwe teknîkî abû heta tu bijî akademîk dik ya me Kurd mecbûrî vî çimkî ya me dertune ye welat ye milletê sürgûn e koçber e heta li Ewropa texmînen dibêjin 5 milyon Kurd hene li Ewropa derfet û aporiya Kurdan paş e tevî jî em nikarin hemû Kurdan li bajarekê kom bikin xwe beşdar fîlman bin fîlmên Kurdî temaşa bikin sînemageran lê bisaya wiha xebatekî online em xwe digihînin hemû Kurdan ji Kurdan zêde xwe digihînin dunyayê jî li bir biyografiya derhêtiye xebatên wan kültûrî hene agahiya fîlm heye hem bi zimanê Kurdî İngilîzî li ser websayta me yek ji dersekî din heye dunyayê sosyal medya gelekî zor hatîne em li ser hemû xadên sosyal medya fîlman afîşan agahiyên derhêneran awayekî aktif belav bila festîval Kurd û taybetî ji sînemahez belav heye باشە بەڕێ سیمۆن هەچانەها هیچ کێشێک تووشی هەوە بووە هەن تووشی چ پزگرێک بوونە بەێ ساڵا پێشین وەختە و مەراگەهان فستیڤالێکە فیلمێن کوردی ئۆنلاین ئەم دروست بکەن ji Tirkiyeyê gelek taypiratek yani gelek taybetî şev çê dikirin wextê ku edîtorên me li ser kompîterê nebûn yani weşanên me de jî carna heft cûreyên heft noktayên cuda ji Tirkiyeyê êrişên cyber-attack çê dikirin ku bila websayta me yan jî sosyal medyayê me hemû bloke bin lê me jî tapî kurê wê tevdîrê xwe kir heta ji me ji İsraîlê teknolojiyeke taybet rica kiribû me ew lê bar kir mesela websayta me cyber-attacka me hemû girtiye çimkî em dizanin belê em mileteke hetin ji her derê dostên me hezkiriyên me hene lê me xapin em dagirkeriyê hene bin dagirkeriyê de li hewra dijmenên me ji zêde hene û dijmenên me naxwaz xebatên Kurdan siyasî kültûrî polîtîk aktûalîte çêpe li ber wê me tevdîrê girtiye lê anha rewşa me xurt e baş باش کاک سیمۆن زۆر زۆر سپاس بۆ قسەکانت بۆ زانیاریەکانت ومێدەکەین هەموو فیلمسازە کوردەکان لە سەرتاسەری دنیادا سەرکەوتوو بن هەر بژیت زۆر سپاس دەم باش بۆوە بێجە شەکەر تو هەش فیلماتکەی یان نە بە شێوەیەکی گشتی دێرین تۆزێ سەڵتی میوانەکەمان باش نەبوو ویستم پرسیاریوی لێ بکەم کە ئایا کەسانی ئاسایی دوایی ئەتوانن بینەری ئەو فیلمانە بن یاخود ناچکە زۆربەی ئەو فیلمانی کە لە فیستیڤالەکانە بەشداریەکەن دوای بۆ کەسانی یاسایی بەرین ناوێت بەردەست ناوێت ڕاستە جا ئەم بچینە ئیدارە ڕاپەڕینێ بەڵێ تو دێ بەحسکەی من باسێک دیاڵە لە ئیدارەی ڕاپەڕین ژمارەیە گوند هەن دەیان ساڵە گامێژ بەخێو دەکەن سوود لە گۆشت و بەرهەمە سپیایەکانی وەردەگرن گوند هەیە بە گوندی گامێشەکان ناسراوە گامێش ئاژەڵێکی زەبەلاحە و پێویستی بە شوێنی فێنک و ناوچەی ئاویە بۆ بەخێوکردنی ماستی گامێش چەور و سپی و شیرینە و جیاوازە لە ماستی ئاژەڵی تر بەهۆی خواستی لەسەر ماست و ڕۆن و شیرەکەی هەندێ لە هاوڵاتیان لە ناوچەکانی تری کوردستانەوە دێنە ئیدارەی ڕاپەڕین
بۆ ماستی گامێش و بۆ خۆیان و دۆست و کەسە نزیکەکانیان بە دیاری دەیبەنەوە. گامش پێویستی بە ئاوێکی زۆر هەیە بە تایبەت لە هاوینە تقریبان لە سعات دەی بەیانی هەتاوەکو تقریبان سعات سەی ئێوارە ئەو دەچێتە ناو ئاو پێویستی بە خۆفێنەکردنەوە هەیە ئیلا دەبێت ئاوی بۆ دابین بکەیت لێرەکانە لە گوندی کانیماران قەرەنیاغا گرجان هەر لە کۆنەوە تقریبان لە ساڵەکانی هەشتاوە بۆ 75 بۆ هەشتاوە هەر گامێشیان بەخێو کردو لە باو باپیرانەوە یعنی ئیشەکە بەردەوام بۆ ڕێزەکەیان نەشکاندووە هەتا و دەقەش هەموو خەڵک هەیەی تقریبان 1970 دانیشتوانی گوندەکان لەسەر شیر و شیرەمەنی گامێشەکان ماگاکان دەژێن. داهاتی باشە بەڵام تقریبان مەسرەفیشی زۆرە یعنی وەکو چۆن بڵێ مانگاک ڕۆژانە ئەگەر پێویستی بە 20,000 بێ بۆ دابینکردنی ئالیک و کاو ئەو شتانە گامێش زیاتری دەوێت یعنی بۆ نمونە کای زیاتر دەخوا علەفی زیاتر دەخوا بەس لە هەمان کاتیشدا بەرهەمەکەی باشترە هەم لە سەعردا بەرهەمەکەی باشترە هەم لە خۆشی ماستەکەی بەرهەمەکەی باشترە. گامێش زۆر فەقیرە ئێستا هەر منداڵێکی بچووک دەتوانێت بچێتە سەر پشتیشی یەک کێشەی نێ زۆر فەقیرە بەوەی نییە کە گامێش کە زلە و خەڵک لی دەترسێشتی وانە گامێش بۆ خۆی زۆر فەقیرە بۆ خواردنی گۆشتەکەشی هەتا پیرتر بێ بە ساڵەدا بچێ ناسکترە بەڵێ وەکو شتی دیکەن یعنی بۆ نمونە وەکو گوێرە کەشتی وابێ بە تەمەەن بێ گۆشتی چیر بێ و نەخورێ گرزان لێتی لە بۆسکێن لێتی لە قەرەنیاغا لێتی یعنی لە مەنتیقەی مەبەعام گامێش زۆرە. ماستی گامێش ماستێکی سپی و توند و چەورە هەتا بڵێ ماستێکی خۆشە شیرینە شل نابێتەوە ئاو زۆر ناداتەوە زۆر بەتامە. مازگامێش فێڵی تێدا ناکرێت یعنی یەک تۆز کابرا مازگامێشی خوارد بێت ناتوانێت فێڵی دەبکەیت چکە مازگامێش سپیە ئەگەر بێت و هەر بەرهەمی کەی تێکەڵاوکەی بۆ لە ماستی ماستی مانگا شیری تۆز تێکەڵاوکەی ڕێک دەردەکەوێت. نەفەرمان هەیە لە سلێمانی لە هەولێر تایبەت دێت سەفەر دەکات بەس لە بەرخاتی ماستەکە چکە ماستێکی شیرین و خۆشە نەفەر دەیباتەوە تا 10 ڕۆژ 12 ڕۆژ هیچی لێ نات چکە ماستەکە خۆماڵی و ئەسڵە. دەبێت یەک نەفەر بستەکنیان یعنی ئێستا بۆ لە ماڵی ئێمە بەس دایکم دەچێ بەڵێ ناکرێ هەرچی بگاتێ و بیدۆشێت نابێت شتیوە یەک کابانە دەنا و تووڕە دەبێت پێی ناخۆشە بەڵێ ستا بانگیان بکەی بانگی کامە بکەی ئەویان دێ بۆ لات جا هەیە ها بەڕەنگەکان بانگیان دەکەی بۆ نمونە هەیە نێوچاوانی سپیە هەیە ناوی تایبەت بە خۆیدانە هەر کەسە و بۆ خۆی یعنی نەفەر هەیە 5-6 گامێشی هەیە 5-6 ناوی جیاوازی لێ ناون هەیە بەڕەنگەکانی بانگیان دەکات. شەکەر ڕۆژانە لە پارێزگاها دۆ کێ پتر 600 تەنێن گلێشی دهێنە کۆمکردن کو ji 150 و بەرمایên xwardinê ne amareki jî 105 ya dahatê kesî bi heder diçe bi sedema bermahiyên xwarinê yên zêde li parêzgeha Duhokê jî kartkirin bi rêya hoşyarkirina welatiyan û projeyên zanistî ev rêje bihête kêmkirin. هەندی ماینەڤە بۆ هاوێتنێنە بەرمایکن داخوازکiriyên xwarina welatiyan e. Beşeka wan wekû çavlêkerî zêdetir ji xwasta xwe kirin û beşeka din bi şerm dibînin kêm xwarinê daxwaz bikin. تشتري زيادة قلنا تشتري زيادة ما تبغاش طلب كن بلا قياس طلب إذا قال الشرمية سيد طلب كني بقى ناخون أو نيف تابلي ميتر ببلاش تقولنا وحرام ما تشت فالوقت شيء ما زيادة قال جل بيقوموتا ما حيوانات هاي نواني كومتي بقاطع جماعة كوم كنا قلنا بوبازي ودي أبدي قال جاي واريات عندما برنجاز زيادة تشتري أبو مريش كان عندك مزرعتين تشترين بمانویا خارنازور وکو وی خارنگهجی
کارمندین زیدتر ددنه کاری. لی خارنگین دهو که بو هر کسی که 10 سنین خارنه تینه دانان. دم او کساش خارنه تمام دبید 5 شوان سنیکان هشتاب تجید مینن و بی کسی کچک لوان خارنا ندای. افیاکجی ضرر بخودان خارنگه گینیتن و ضرر پی کسی جید که بیتیت خارنت خود جبل کونرخ گلوی بلند دبید. لکارگاه کواشه یا جک جداکن نا گلیشی روزانه پتر جشا 100 تن گلیشی تینه کم کرن 500 آوی گلیشی خوارنه. گلیشی ارگانیک آریشه تیده. زانی آوال گل و وقتی مینش غازاز جدر کتن غازا میسان و کود بن صوتن و جنگای پیست کتن. و جهندی خلکی ما پیگیر بد کم بکد يعني گلیشی دست خال برخوان نبدد. حتىش ناحية عيني فيجي يعني قلنا تبذيره وزيادة يعني برهرك الديف حاجة خواب كاربينت قلق باشترا او کس و مالباتین زیدتر توشی کشین دارایی دبن اون ین کو پاره که زیده بخار نکا زیدتر جه پیوستی خود ددن اوه گوتنا آبورینا سکیل دهو که هیوی یا ما او پیدا چونک کابانیت میت ماله خشکت ما دیکت ما هفجینت ما پیک ود وی بابتی دا بکن چونکی بس بیر الهنده بکن حتی کفشکی که برنجه تیتا هافتن چند زحمت و ماندیبون یان تیچول درست کرناوی کفشکی چه بویا غازه زیت خویه لینانه کارگه هست پی کرنه بازرگانی کرنه پاره او همیجی پراستی هدردان دیاردک خرابه باجروانین دهو که کار دکن برای هوشیارکن ولاتیان رژه هاودنا خارنه وره کم کرن و برمایک نه نتیکل کرن جبو کپرین دی سوژه وره دیتن. بوار حلمی کردستان 24 دهوگ. بله بینرانم ده بحثه تار خوی دوی که این تاری ما دوی هنر شواکاریه به مبستجی مموانداریا حاجی کیوان کریه ام دشویم ببین ما مستا کیوان چونکی براستی هنره که گلک جانه نخشاندی تو گلک خیراتی ما مستا دشم رازی بزور ممنون سپیده یواش باش زور سپاس سلامت بی ما مستا افروجا پچکی سارده ها شانسه ما بو نه باشه الحمدلله تو گلک خیراتی ما مستا اگر بشوکا گشتی بحثا خوب که و چند ساله تو به شولت که شولت جیاوازتره لشولندی جوازاوی چیه؟ خود دست پیکاوه از این زارو بی وقتی من دست هافت که شولا هنری من نزانی هنریش چیه وقتی زارو کاتیه بس وقتی که من دست هنری کری مامستا و حتی زارو کاش حساب که وقتی تمنی من اول من کچکتر هر مالکا چوب آمد بوم رسم چیکه دی گوته رسم چیکه وقتی دست من هنر نه تا بردان ناف وضعك خرابش دا امش يعني وكو يعني وضعك ما ظن سري مدهات بابي من انفال بو كسو كار المهم انفال بين من بس دس هنر خبر ندال سوي هنرش من سروي معاناتا كسا يعني كساتيت خو يت انفالا وكو آزارت زيان بخشت ما ظن آوري ودر بدري من محاوله کرد شولا خوب بخمس کار خوی هنری زوربی سه آفرته وکو دایک کامن آزارک و زورا مزن کشه هم دایک به هم بابی یعنی من دست هنری خوب ندال سو شوی باشا ماموسا تو وتت كلام دالي وخلياي اوتها بوا يعني تو خورسكي فيري هنرك بويان لدوايا بابلين زانكو ياخد بيمانجا بوتخن بشويش يا اكاديمي خورسكي فير بون بلام دواي اكاديمي شم تاكرت كاتي خوي اكاديمي نبولا هولير بله 2004 او كاتا اكاديمي هاد بو هولير كوليجي هنر بلام بيمانجا هبو بلام او وقت ظروفك خوش نبو نمتواني يعني لبيمانجا وانا بخينم لروجنامه و راگاندن کارم کرد لنواتو دو دست بکاری هنری کاریکاتیر و منتیفم کرد لروجنامه کان لزوربه روجنامه کان کارم کردوه مامستا دونه دما من سرداناتا کردی من شولن تدیتی تا بحثانتی بو من کرد گوت من قلمکی هی تمنویل تمسره نهینیا و قلمه چیه لسر و تابلوانه هتانو که تا پاراستی؟ او قلم راستي من هبين لو قلم بلام
او قلم وقت من كري كيفني من كرين تشتكي جرانيش من كري او وقتها بس من بزاني دي شول بيكم دي كارك بيكم من او كارك نتوي بيكر نزدیک 250 دانه من و پینوسا وینه خالبندی من کرد و وکی تشتکی نتوی من کرد 157 دانه کساتی نافدارت کرد نچکنه اویش همه بخالبندی او پینوسیش نک من هیا اگر نشان بدی همه من و پینوسی شول کردیم. اوه چند ساله؟ اوه 28 ساله نکمن. مام ساما کریتو؟ بالای برگیه وکو برگی. بالای. تمنی و 45 ساله. 45 ساله. بالای بالام 28 ساله لکنه منه بکونیم کری. او کاته. یعنی خر تابلوت خو ام دشین ببین تیب و قلمه نقشاندی. 250 دانه بس باهم ایش کردیم. زیادتر ل 250. بس کسات یکان 157 دانه او کارم کردیه. باشه ما مساوا اگر پیو بلند بچنی او فروشت نیه لسه. اوت کارکی نتوی کرده دبی بمین تو بو میجولو من. راسته. اوانش هون. اوانش هر 80 8 دانم کرین. پارکی هموی هر 45 ساله همو یک 8 دانه لنو یک پاکت بون او کات زمانی رژیمی بعث. پیدنین اورجینال برادان ده لألمانیا سالی 80 بو کلیجی اندازیاری بغداد استا پاکتکشم هموم حاضر بکونیم کری نک بنوی اینوی نبو سالی 97 اوانم بدسکت حتی استاش هرمانه امام سا اگر تو با ما پیچه که بحثاوانه بکی از بیم اول ته کرکدنه هسکی کرکدنه ده کوب سه هسکی کرکدنه نقشان یه اوکی اول بوته اینانه کساتیه که ما لدرفه 18 دانه الوا هسکی کرکدانه من وقتی خول صدف بحری آنه من کاری هنرید کرد من گوتی ورا من تشتکی دیه هی از بدمته مولا من وقتی من ورگتن من هندک کارت مونتیوی و تعبیری لسا شول کردن زور يعني زور شول دی هنه من سبب شانی کامری بینه ما بجا شكر كرم كمان مستطو بجا أفخر أون بله 18 دانه من هنا الوانا جران بهاشن بس من باراستينا اما تقريبا 2018 19 بي 18 بي بو من اينان اجا ما مستطو كو مثلا دست بكون نخشينه تكو مثلا اگر زور ورديا هاتيا تشي كردن يكم جلسه ورقه كي براوه كي دس نخشينم او شوازي مونتيفي منزور هنا فكره مظن من هنا وجا من كشكا كنا فلسفه حجمي دو حجمي و اف شوازي مونتيفي وكو اف لوحي مظن صاتو شيس فكره من نفسينا بمونتيف من شي كنا بودا من هم تشتي حاضره ان شاء الله دي كما بروجيكي مظن ان شاء الله هم تشتي السر ولاتي خو نتويات اخو كردي يعني هميا سمبوليكي كردي تداويت باش مامۆستا ئەگەر ئامۆژگاری ئەو کەسانە بکەی کە ئێستا لە تەمەنێکی لاوێتیان یاخود لە تەمەنی گەنجێتیان خولیای وێنە کێشانیان هەبێ چیان پێڵێ والله داوا دەکەم بەردەوام بن بەردەوام چونکە هونەر ئەگەر ئەو ڕۆژە ئیش نەکەی ناگەڕێتەوە بوو دووەوە کات بڕوە ناگەڕێتەوە دوای پەشیمانی لە دوویە داوا لە هەموو هونەرمەندێک دەکەم کار بکەن کارێکی نەتەوەیی بکەن ئەگەر هیچیش نەبی ڕۆژ بە ڕۆژ فکرەی بەقووەتر دێت دەست بەقووەتر دەبیت کارەکەت بەقووەتر دەبیت وەیە تەشجیع نییە لە وڵاتی خۆمان ئیحتیمام بە هونەر نادەم هیچ موزەخانەیەک نییە لە وڵاتەکەم موزەخانەیەکی هونەری نییە کە پرۆفیشناڵ بیتن پایتەختێکی گەورەمان هەیە یەک گەلەریمان هەیە ئەویش ساڵی هەشتاکان دروست کرا ئەوش هوڵی میدیا داوا دەکەم هوڵی گەورە دروست بکرێن نەک هوڵی زەماوەند و ئەوەنە هوڵی زەماوەند ئەوەندە زۆریان دروست کردیە ئیسیفادە نییە بەڵام ئیسیفادە لە هونەردا پایتەخت کەلتوری ملەتەکە ئەوش ملەتی کوردە
یعنی بە هەزاران کەس خینی ڕشتە بکە ئەو ڕۆژە بە ئازادی ببینین دەمانەوێت گەلەریەک موزەخانەیەک نەک بە شێوەی هونەرەکەم بوو پەیکەرتاشی بوو سیرامیک بوو کە کەلتوری کوردی ئەوەکو شێوازی سمبولیک بمینیتن ئێستا لە دەرەوە بێن نازانن موزەخانەیەک نییە گەلەریەک نییە بێن تەمەش گەلەریش هەبیتن گەلەریمان هەیە بەڵام گەلەری پێشانگایەک دەکرێتەوە بوو سێ ڕۆژ وەکو ماتەمین هەیە پێڕاناگە داوامی هەیە ئەوەیە داوا دەکەم پێشانگا بکرێتەوە بوو ساڵ بە ساڵ بێتە گۆڕین دایمی هەبیتن وەکو موزەخانەکانی دەرەوە بەڵێ مامساکی وانەگەم هەستیم بچێکی بەحساوان تابلوها بکەین بەڵێ یەکەم جا ئەم ڕسمێت جەنابێ مەرجەعی کورد دەست پێ بکەین ئەگەر تو بۆ مە بێژی ئەvە ئەگەر نەکەون ئەvە چەند پێ بە خەریک بوو کەرم کە فەرمو ئەvە ڕەنگی ڕوونیە وەکی عەربیت بێنێ ئەلوان زەیتی من سەوە شول کردە ئەvە یعنی زەیتی سەریعترە شێوازێ تەنقیتی مامسا ئەگەر کامیرێ پشتاخۆ ئەvە زەیتیە بەس چونکە واقعی ئاسانترە تعبیری دەبی فکر بکەوە وەختی کوتە فکر بکەوە دەبی تولسە کاغەزێ داڕێژە و هەندێجا فکرە تێتە گۆڕین وەختی فکرە بێتە گۆڕین ڕەنگیش دەهێتە گۆڕین دوو شێوازێ موسم وەکو برێن موسمی بەهار و زستان و هاوین و یعنی ڕەنگیش سەر شێوازێ هونەرێ تعبیری ینی وەکو سمبولیکی کوردی هەیەش ئەبستراک شوڵکەن یان گوت ئەبستراکێکی تعبیری بەسین من ئەبستراکە شێوازی ئەبستراکیە شێوازی تعبیریە سمبولیکی کوردی تێدا وەکو مونتیڤە شێوازی من جدادگە زۆر هونەرمەندی تو چەند خەریکەوانت بە مەسەلا وەخت ئەvە وەخت زۆر نەبێت ئەvە وەخت ئەvە یەکەم جار هێلکاریەکە پیچەی زەحمەتە پشتنگی ڕنگ داڕشتن ئاسانترە وەکو ڕسمی تعبیری مامۆسا ئەگەر بیتە ئێرە باسێکی ئەم تابلۆی مەلا مستەفای نەمرم بۆ ئەو وێنەی بارزانی نەمر وێنەیەکی ڕەش و سپی بوو بەڵام هەموو دیار نەبوو ئەوە زیادم کرد یعنی جلوبەرگم زیاد کرد لە ئەوەکە بەڵام ینی زۆر ئیشی تریشم کردیە بۆ نمونە ئێستا ئەم شێوازی کێشانە چی پێوت ئەوە بە زمانی وێنە کێشەکان پۆرترێتی ڕەنگی ڕوونی بەڵێ باش ئەوە نییە بڵێن هەموو کەسێک دەکا ئەو شێوازە یعنی ئەوەی هونەرمەندی دەزانیت پۆرترێت بەڕەنگی زەیتی بەڕەنگی ئاوی بەڕەنگی ئەکریلیک بە پینوسی دار ینی دەتوانن بکەن بەڵام ئەوە شێوازەکە هەم قماشەکە باشە قماشەکەی ئەسلیە من وەختی ئیش دەکەم کار لەسەر ئیشی باش دەکەم نەک کێشانی وێنەیەکی بەم جۆرە مدەی چەندێکی پێویست ئەوە زوری ناوێ بەڵام لەسەر ڕەنگەکە دەمینە ڕەنگەکە ئەگەر بەڕوونی کەتان ئیشکەی زوو شکنەوە ینی هەفتێکی دەوێ بەڵام ئەگەر بەڕووی بە ئەکریلیک ئیشکەی بە دوو ڕۆژ تەواو دەکەی ئاسانە بەجا مامسا کیڤان دوێنێ وەختی ئەسنکتە بووم تا بۆ من گوت هەندە ڕسمێن هەیک و پەیامێکت گەینن مەسەلەن ئەو ڕسمێل پشتە ئەگەر دەدوێنێ بۆ من شیکردنەوەکە ئەواڵ دەنویسی داشیکردنەوەکە زۆر جوان بۆ من جاگەر تو ئەvە ناوێ بارزانە ئەvە ناوێ بارزانە بارزان ڕەمزۆمەیە بارزان ناوێکی پیرۆزەل نەکمە بارزان وەکو شڤانە شڤان ئەم بینێ وەکو هەولێری من پەستەک ئەم بینێ کەپەن ئەvە شێوازێ شڤانە بارزان یعنی شڤان لێرە وەکو میزان عەدالەت بارزان وەکو عەدالەت زۆر تشت هەیە منتیقا بارزان عەدالەتە هەی پاراستنا ژینگەی داروبار و حیوانەتە هەمە تشتێکێ یعنی عەدالەتەکە بۆ هەمە بەس مرۆڤ نە بۆ هەمە گیانەوەرە ڕحتبەرەکێ ئەوە هەی ماسیش تێدا یعنی ژیان یعنی ژین بارزان ژیانە بارزان شڤانە بارزان عەدالەتە بەجا مامسا فەرقاوان گەڤەی چیە مەسەلەن ئەوەی تو
نقطه نقطه چیت که او چند وقت وید گوی وقت ئەوە زۆر وەخت زیادتر دەبێت وانیا ئەوە زۆر وەخت دەبێت ئەوە فکر پێت یا حتا من ئەوە ئەف ناوە دەرینە یعنی زۆر مانگێکی زیاتر ئەزێ پێ بێ حتا شێوازێ تەوازن و تعبیر و ئەوە من ئیناتیە دەرێ هەم دەستیشە وەکو هەوار یعنی وەکو ڕاگرتن ڕاست هەر پیتێک معناوەخوا هەیە مامۆستا حەزەکەی با باسێکی ئەمانەش بکەین فەرم ئەوانە ئەوە سمبولی کوردن لەیلا زانایە ڕەوشان بەدرخانە لەیلا قاسمە زۆرن ینی ئافرەتی کورد ڕەمزی هەموو کووردە ینی ئەوانە شوڕشیان کردیە بوو کورد شێوازی کێشان و ئەو شێوازە بە خاڵڕێژیم دروستکرد لە سەدار یەکەم جار لەسەر کاغەز کار دەکەم هەتا هێلکاریەکە دەردێت دوای نەقلی دەکەم لەسەر دارەکە بە ڕساس قەلەمی دار دوای بە خاڵبەندی ئیش لەسەر دەکەم بۆ وردی نابی هەڵەشی تێدا بێ هەسێ ڕەشکردنەوەی نییە و پێنووسە هەمووش خاڵبەندیە هیچ خەتی تێدا نییە ئەگەر لە نزیک تەماشای بکە یەک خەتی تێدا نییە هەموو خاڵبەندیە ئێستا ڕەحمەتی لەیلا قاسم شەید لەیلا قاسم وەکو سمبلێکی کووردە یەکەم ئافرەت بوو لە عێراق بێتە ئەعدامکردن لەسەر کوردایەتی ئەوە نەبوو بڵێن ڕژێمێکی ئەوەندە دڕندە پیس ئێستاش هەنە دیفاع لەو دڕندانە دەکەن ڕەحمەتی لو دەنێرن بەڵام ئەو ڕەحمەتە گۆڕ بە گۆڕ ببن نەک زیندوو ببیتەوە کەکە نانێکی پێ بخۆن ئەمن وەکو کوڕان فاڵایە و قسە دەکەم مامسا کیوان تەگوت ئەس مانگاچار داوەتم لە ئەنقەرە و منا داوا کردی بێتە مانگاچار بۆ چ نهێنیاوێ بۆم ببێ لە ئەستانبول ماڵە بێشکچی ئەس داوەتم ڕوژا ڕوژنامەگەریە کوردی چونکە ئەو کەسایەتی من چێکردن هەمە نویسکار و ڕوشەمبیرێت ملەتی منە ناودارێت کوردانە وەکو ئەحمەدی خانێ و ئەحمەدی ناڵبەند و مەلای جزیری و پیرەمێرد و دڵدار و یعنی ئەف کەسایەتی ناودارێت کووردا مێژوویەک بوو کووردا چێکردە کە هەتا نوکەش ینی ئەم سەد خوێنی وەکو پیرەمێرد ئێستا هەندە بەندێت پیرەمێردە هەنا بێژیت بزانە وڵات هەنگی نفاوتە کە زانە لە بەرەدەرگی نەزان وەستاوە یعنی بزانە ئێستا بەکاردێت بۆ ئێستا ینی ئەو قسانە ئەوەندە بەقوتن یعنی ئێستا دێتە 100 ساڵ بەر لە ئێستا ئەو قسانە کرد ئێستا دێتە کار باشە مامۆسا دوایین پرۆژەت چییە؟ چیت لە بەردەست ئەمن پرۆژەم زۆرە پرۆژێکی گەورەم هەیە ئێستا ئەو پرۆژە 157 دانە ئەو کەساتیانم دروست کردە دەگەینم بوو ئیشەڵە پێشتر ئەوە نەبوو دەمگوت بگەینمە 30 بەسە یعنی هەر یەکی 50 ساعت خەریکم ئەوی کەم کەم 45 ساعتە یعنی ئەو نقطە هەیەکی 50 ساعت خەریکم یەکەم جارم گوتی 30 دانە دروستکەم مەمنونم دوایم گوتی بگەینمە 50 دوای بگەینمە 100 دوای لە 150 تێپەڕی ئێستا وەت تەماعی هونەر ئیشەڵا دەگەینمە 200 بوو جیلی نوێ بیگەینمە کتابێک بە سێ زمان کوردی عەربی ئینگلیزی کە ئەو دەوڵەتانە بزانین چەند کەسایەتی ناوداری کوردمان هەنا کە میژوان دروست کردیە بوو گەلی کورد یەک لەوانە ئەحمەدی خانی مەلای جزیری زۆر گەورەنە لەکەنە من وەکو پێغەمبەرن نەک ئەوەندە گەورەنە لەکەنە من زۆر یعنی میژوان نابی بەزر بیت پیرەمێرد حاجی قادری کوێ زۆرن ئیبراهیم باڵدار پیتی کوردی دانە بوو منداڵان ئێستاش ینی ئەلفوبێ کوردی خەلیلی خیال پیتی لاتینی دانا بوو باکوور ئەویش عینەن وەکو ئیبراهیم باڵدار بەڵام ئەو زەمانێک 100 ساڵ بەر لە ئێستا بووە ئەوانە هەموو ینی بوو مێژوو ئیشەڵا دەمینن زۆر سپاس بۆ کارن تێن جوان ماندی نەبی هیڤیا کارن باشتر و مەزنتر بۆ تەتخازی سپاس زۆر مەمنون زۆر سپاس بوو کوردستان 24 زۆر سپاس بوو بەیانی کوردستان 24 مامسام هەدت گەلتە کۆتایی پرۆگرامێ خۆینی شاکارەڤای گشت بەرگە و بابەتێنمەن ئەڤڕۆ بوون هیویدارم جیە ڕەزامەندیە هەمە لایەکی بین ئەڤڕۆ دوماهی کا هەفتیە هیویدارم دومایکە کە هەفتیە پڕی بەرەکەت پڕی خۆشی بۆ هەوەت خازم هەوەهاش تەندروستیا خۆ هەبیتن کەش هەوای سارە هەتا شەمبیە خۆدت گەل هەوە بیتن تا بەیانی ڕۆژی شەمبە خواتان لەگەڵ بێ